بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ساڵێک تێپەڕ دەبێت بە سەر سەپاندنی بڕیاری سەپاندنی پاشەکەوت بە شێوەیەکی نایاسایی بەسەر فەرمانبەراندا. ساڵێک لەمەوبەر بەرپرسانی حکوومەت بڕیارەکەیان دەرکرد و بەڵێنیاندا مانگانە پێراچوونەوە بە موچەی فەرمانبەراندا بکەن، بەڵام دوای ساڵێک هیچ پێراچوونەوەیکیان بە موچەی فەرمانبەراندا نەکردووە. لە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروە لە سۆرانەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان داوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەبین. ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر سەپاندنی سیستەمی پاشەکەوتی موچە بەسەر فەرمانبەراندا. هەرچەندە حکوومەتی هەرێم بەڵێنیدا مانگانە پێداچوونەوە بە سیستەمەکەدا بکات، بەڵام دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر سیستەمی پاشەکەوت حکوومەت هیچ دەستکارێکی سیستەمی موچەی نەکردووە و هیچ وادەیەکی فەرمیشی بۆ کاتی پێداچوونەوە بە موچەی فەرمانبەران دیاری نەکردووە. ڕۆژی 3/2/2016 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ژمارە 64 دەرکرد بۆ کەمکردنەوەی موچەی فەرمانبەران بۆ کەمتر لە نیوە. بڕیارەکەی حکوومەتی هەرێم هیچ بنەمایەکی یاسایی نەبوو، لەو کاتەشدا پەرلەمانی کوردستان ماوەی 4 مانگ بوو پەک خرابوو. بڕیارەکەی حکوومەتی هەرێم لە 7 خاڵ پێکهاتووە. لە خاڵی پێنجەمی بڕیارەکەدا ئاڵێت بەڕەچاوکردنی داهات وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم مانگانە پێداچوونەوە بە سیستەمی موچەی فەرمانبەرانەکات، بەڵام ساڵێکە بڕیارەکە دراوە و هیچ پێداچوونەوەیەکیش نەکراوە. پاساوی بەرپرسانی حکوومەت بۆ سیستەمی پاشەکەوت بریتی بوو لە نزمبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیان و بەڵێنیاندا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت دەستکاری موچە بکەن. ئەو کاتەی سیستەمی پاشەکەوتیان سەپاند، نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕەکانی جیان دابەزی بوو بۆ خوار $30، بەڵام ئێستا نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕەکانی جیان لەسەروی $56ەوەیە. داهاتی نەوتی هەرێم بە بەراورد بەو کاتەی سیستەمی پاشەکەوتیان داهێنا دوو هێندە زیادی کردووە. لەلایەکی ترەوە حکوومەتی هەرێم لە کاتی پەسەندکردنی یاسای بودجێ عێراق لە مانگی 12 ساڵی ڕابردوو ڕایگەیاند داهاتی مانگانەی هەرێم 1 تریلیۆن و 20 میلیارد دینارە. موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم بە پێی سیستەمی کۆن 850 میلیارد دینارە، بە سیستەمی ئێستاش 430 میلیۆن دۆلارە، واتە بە دانپێدانانی حکوومەت داهاتی مانگانەی هەرێم 200 میلیارد دیناری زیاترە لە تەواوی موچەی فەرمانبەران بە پێی سیستەمی کۆن. سیستەمی موچە کاریگەری خراپی لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان دروست کرد و بەو هۆیەوە بەدەیان خێزان هەڵوەشانەوە. لە ماوەی 1 ساڵی ڕابردوو بەدەیان خۆپیشاندان دژی سیستەمی موچە کران لەسەروی هەمووشیانەوە خۆپیشاندانی 100 ڕۆژەی مامۆستایان دژی سیستەمەکە، بەڵام حکوومەت هیچ وەڵامێکی ناڕەزایەتیەکانی نەداوەتەوە. دوای ساڵێک لە سەپاندنی سیستەمی نایاسایی پاشەکەوتی موچە، حکوومەتی هەرێم لە ناوخۆ کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر ناکات و پابەندیش نابێت بە یاسای بودجەی عێراقەوە. دوبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاکسەرار بەخێر بێن، سوپاس بۆ ئەمەدەبووتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر بڕیاری سەپاندنی پاشەکەوت، خوێنەوەی بەڕێزتان بۆ ئەم بڕیارە دوای ساڵێک. زۆر سپاسان دەکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان. لە ڕاستیدا هەر ئەستەن وشەی پاشەکەوت لە ڕووی قانونیەوە کە بەو بڕیارە بە باڵای ئەو بڕیارەدا دراوە وشەیەکی نابەجێ و لە جێ خۆی دانیێدانراوە، چونکە پاشەکەوت کێ دەیکاوە، بۆ کێ دەکرێت و بە چ میکانیزمێک دەکرێت. بۆ نمونە موچەخۆرانی کوردستان بەشێکیان خانەنشینن، ئەو خانەنشینیان لە سەردەمی فەرمانبەرێتیە نسبەیەک لە موچەکەیان بۆیان هەڵگیراوە، پاشەکەوت کراوە بۆ سەردەمی خانەنشینی. بەڵام ئێستاکە کە هاوڵاتیەک دوای 30 ساڵ لە فەرمانبەرێتی خانەنشین کراوە و ئەو پارەی کە وەرێک لە بنەمایە پاشەکەوتە، تۆ ئەو پارەیە ئەگەر نایبڕی چۆن ناوت لێناوە پاشەکەوت کە خۆی پاشەکەوتە. لەبەر ئەوە ئەمە پاشەکەوت نییە، بۆ فەرمانبەرانیش بە هەمان شێوە ڕاستە. تۆ پاشەکەوت بۆ چی ئەەکەی، بۆ کێیەکەی؟ ئەگەر ئەتەوێت سیستەمەکە بگۆڕی بۆ شێوازێکی باشتری بەڕێوەبردن، واتە لەم دەستەی لی وەرەگری لە دەستێکی ترەوە دەیدەیتێ، ئەتوانیش ناوێکی لەو بابەتی لێ بنێ. بەڵام تۆ بە حەی عەلە سەڵا نەئەتوانی موچەی بۆ دابینکەی، نە کەرامەتی وەزیفی بپارێزری،
بپارێزی نەئەتوانی بیئەیەکی مولائمی بەڕێوەبردن و ئیداری بۆ بپارێزی وەکو فەرمانبەرێکی ئاسایی ئەم ناوە بۆ لە پای چی بەچ میکانیزمی ئەمەیە بەدیدی من ئەمە جگەل لە موچە بڕین هیچ ناوێکی تری لێ لە باڵادا هەڵ نابڕێت جگەل لە موچە بڕیان زوڵمەوە موچە بڕین ینی ترفەوە تەفسیری چی ئەەکەی لەبەر ئەوە بەدیدی من ئەوەی کە میکانیزمی کە گیراوەتە بەر بڕیاری ژمارە 64 بڕیاری بڕینی موچەی خەڵکی کوردستانە کە حکوومەت دەبووی ئەعلانی کرا کە ناتوانێت موچەی هاوڵاتیان بۆ ڕێژەیە بۆ نسبەیە بدا و بڕیار دەدا بەبێ پەرلەمانی کوردستان کە لە هیچ کوێیەکی دنیادا بەبێ پەرلەمان مەسلەی موچە دەستکاری ناکرێ و بەبێ پشتیوانی پەرلەمان موچەی فەرمانبەرانی کوردستان دەستکاری ناکرێ و بەبێ سیاغەیەک کە قانون ڕێگەی پێبدا ناکرێت میکانیزمێکی لەو بابەتە بگیرێتە بەرەبەر ئەو بڕیارە لە دەرەنجامی قەیرانی دارایی و ئابووریە و دەرەنجامی شکستی ئیعلانکردنی سربەخۆیی ئابووریە لە هەرێمی کوردستان و لە ئەنجامی شکستی سیاسەتی دەرەنجامی گەندەڵی بوویان لە دەرەنجامی نزم بوونەوەی نرخینەوە دوو لە ئەنجامی فەشەلی سیاسەتی ئابووریە لە هەرێمی کوردستان لە ئەنجامی فەشەلی ئیدارە و بەڕێوەبردنە لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە ئەنجامی فەشەلی نەسەلماندنی شەفافیەتە لە پرۆسەی نەوتیدا کە خۆی لە داهات و خەرج و شێوازەکانی سەرفکردنی دادەبینێتەوە هەموو ئەمانە بێگومان لەگەڵ خۆشیدا گەندەڵی هێناوە بۆیە نەتوانداوە سەرکەوت لەبەر ئەوە بە زۆر میشی دەزانی ئەم بڕیارە ئەو بڕیارە بەڵێ ئەو بڕیارە لە سەتایەکی هاونیشتیمانیانی کوردستان پێڕازی نییە و لە سەتایەکی موچەخۆرانی کوردستان پێڕازی نییە کەواتە کارمەندانی حکوومەت هەموو لێی ناڕازین ئەگەر زوڵم نەبایە لێی ڕازیە بوون وەنا حەقیە کە بەرامبەریان کراوە و لە ڕاستیشە خودی بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ ناکرێت واتە من دوو خاڵ ئاماژە پێکەم ئەو سەردەمەی کە بڕیارەکە دراوە بۆ ئێستا داهاتی حکوومەت بە هەموو عنوانێک ئەبێ زیاتری کردێت چونکە لەو ماوەیە بڕیار دراوە تەقەشفێکی زۆر بکرێ دوو موچە نەهێڵدرێ دوو مەعاشی نەهێڵدرێ و خەرجەکانی حکوومەت کەم بکرێتەوە و لە هەمان کاتە ئەو کاتێک کە ئەو بڕیارە دراوە بەرمیلی نەوت بە 26 دلار و چەند سانتێک بووە ئێستا بەرمیلی نەوت نزیکی 55 بۆ 56 دلارە لەبەر ئەوە ئەبینین دوو قات نرخی نەوت زیادی کردووە بەڵام لە هەمان کاتە ئەو خاڵشمان بیر نەچێ بە هەزاران فەرمانبەری کوردستان ئیجازەی بێمۆڵەتی وەرگرتووە بێموچەی وەرگرتووە مۆڵەتی کردووە و ئەم هەرێمەی بەجێهێشتووە واتە بە هەزاران فەرمانبەری کوردستان لە موچە و ئەو التزامی لەسەر حکوومەتەتی کە موچەی بداتێ بەجێ هێشتووە هەرێمەکەشی بەجێ هێشتووە ئەو پارەیە ماوەتەوە دەچێتەوە خەزیانەی حکوومەت بەڵام لە ئێستادا حکوومەت نەیتوانیوە پیاچوونەوەیەک بە پێوەی لە بڕگەی پێنجی بڕیارەکەدا هاتووە بە ماگانەی موچەخۆرانی کوردستان ئەمە زوڵمە کەواتە ئەوانەی وایان کە وەستەم کارن بە بۆ چوونی تۆ زانی چۆنە پێم خۆش نییە ئەم تەفسیرانە بەم تەفسیرێک هەڵدەگرێت ئەگەر زوڵم هەبێنە بە بەرامبەری دەستم کارە بێت لە ڕاستیدا من پێم وایە ئەم حکوومەتە لە سیاسەتی ئابووری و دارایی خۆیدا شکستی هێناوە و ئەو بڕیارە بەبێ پشتیوانی پەرلەمانی کوردستان بەبێ ئیجماعێکی گشتی بەبێ بەرچاوڕوونی بەبێ بوونی میکانیزمێکی گونجاو زوڵم بوو لە هاو نیشتیمانیانی کوردستان بەگشتی و لە فەرمانبەرانی کوردستان بە تایبەتی کراوە و دەریشکەوت نەیتوانی جۆرێک لە عەدالەت بێنێتەکایەوە و خۆپیشاندانی مامۆستایانی کوردستان خۆپیشاندانی فەرمانبەرانی کوردستان و بوونی ئەو هەموو پرۆژە و پێشنیارەی کە درایە حکوومەتی هەرێمی کوردستان بە قسە نەکرا بۆیە ئێستاکە ئەگەر کەرتی پەروەردە بینی کەرتێکی تەواو داتەپیوە لە پار ساڵ بەراوردی کەی بۆ ئەمساڵ کەرتی تەندروستی بە هەمان شێوە کەرتی بازرگانی و سەرمایەداری بە هەمان شێواتەوە بەرهێنان بە هەمان شێوە هەموو شتەکان لە دوای ئەو بڕیارە و پاشەکچەیەکی زۆرتریان کردووە و وەزعی وەزیفی لە کوردستاندا بەرەو دواوە ڕۆیشتووە بەرەو پێشەوە نەڕۆیشت. تۆ بەستەم کاریشان نازانی ئەوانەی کامیان کردووە. من لە ڕاستیدا بە پێی قانون ئەتوانم قسە بکەم ئەگەر پەرلەمانی کوردستان هەبێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تووشی لێپێچینەوە و محاسبە ببن سەبارەت بم بڕیارە. بەست لێپێچینەوە؟ بەڵێ. ئەی متمانە لێوەرگرتنەوە؟ جا لێپێچوونە متمانە لێوەرگرتنەوە بە شێکل لە لێپێچینەوە. سپاس دەکەم کاکسەلا. ئەگەر بچین لای مامۆستا مەڕوان لە سۆرانەوە لەگەڵمانە. مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. خوێندنەوەی بەڕێزت چییە بۆ ساڵێک تێپەڕبوون بەسەر
سیستەمی پاشەکەوت وە ئەوەی کە تێبینیش دەکرێت لە سەرەتای قەیرانی داراییەوە زیاتر ئەو بڕیانە جێبەجێ کراون کە بوونەتە بارگرانی بۆ سەرخەڵک بۆ نمونە زیادکردنی باج کەمکردنەوەی موچە بەڵام ئێمە نابینین باج لەسەر کۆمپانیا نەوتەکان کۆمپانیا زەبەراحەکان زیادی کردبێت. بسم الله الرحمن الرحیم سەڵاو بۆ بەڕێز و بۆ برای بەڕێزم کاکە سالار و بۆ بینەرانی بەڕێزم. لە کوردستاندام پێم خۆشە پێشەوەی کە وەڵامی بەڕێزت بدەمەوە بەداخەوە لە بە درێژایی 23 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان کە دەبووە زۆر بە ڕاشکاوانە هەستی پێکرابە کە فەسڵی سوڵوتات بکرابایە و دەسەڵاتەکان لێک جیاکرابانەوە لە کوردستاندا ئەتوانم بڵێم بەداخەوە هەتا ئەم ڕۆژی لەگەڵدا بێ شتەکان بە حیزبی کراون و هەر دەسەڵات و سوڵتەیەک بە تایبەتی پەرلەمان حکومەت دەسەڵاتی دادوەری بە ئەتوانم بڵێم نەهێڵدراوە بە ئەرچی خۆیان هەڵبستن و ئەو ئەرکانەی کە بۆیان دیاری کراوە لە پەیڕەوێکی نووسراودا کە لە بەردەستیاندایە تەداخلاتی زۆر کراوە لەبەرەوەش تەماشە دەکەین وڵات بە ئاقارێکی مەترسیدار براوە ووا کراوە کە خەڵک وەکو برای بەڕێزم کاکە سالار ئیشاڕی پێکرد متمانە و سیقەی نەمێنێتن بەو وڵاتە بەو دەسەڵاتدارانە و سەری خۆی هەڵگرێت و بڕواتن لەبەرەوەی ئێمە مەسلەی موچە مەسلەیەکی هەستیارە و موچە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا کە لە چوارچێوەی قانونی خدمەی مەدەنی ڕێکخراوە بە یاسا ڕێکخراوە و هەر فەقەڕەیەکی بەندی تایبەتی بۆ دانراوە و زۆر بە وردەکاریش قسەی لەسەر کراوە لەبەرەوەی ناکرێتن لە غیابی پەرلەماندا کە پەرلەمان پەک خرابێتن حکومت بە ئارەزووی خۆی بێتن دەستکاری موچەی فەرمانبەران بکاتن و گوێ بە وەکو بڵێ کاردانەوەی فەرمانبەرانیش نەداکە تاکە فەرمانبەرێک لەگەڵ ئەو دەستکاریەدانە بوو لەبەرەوە ئەتوانم بڵێم لە سەرەتای دەستێوەردان لە قوتی خەڵکو و دەستێوەردان لە موچەی خەڵک ئیعلانی فەشەلی ئەو کابینەیە بووە لە ڕابردووشدا پێش دەستکاری موچەی هاوڵاتیانیش بەڕاستی دەتوانم بڵێم ئەو کابینە بنکە فراوانەیە لە ئاستی طموحی لایەنە سیاسیەکان دانەبوو و نەتواندرا بتوانێتن کە ئەو خەلەلانەی لە کابینەکانی دیکە هەبوو چارەسەریان کە بەڵکو ئەو کابینەیە دەتوانم بڵێم خراپترین کابینەی حکومەتەکانی هەرێمە و خراپترین تەجروبەی سیاسەتکردنە لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتیش بێستاوای لێ هاتووە خەڵک سیقە و متمانەی نەبێتن بە دەسەڵاتداران و بە حکومەت و بە حتا بە پەرلەمانتارانیش بەداخەوە دەڵێ بەڵێ زۆر باشە بەڵام ئەگەر ئەم کابینەیە خراپترین کابینە بێ خۆی بەرهەمی ئەم کابینەیە یاخود بەرهەمی ڕابردووە کە وای کردو ئەم کابینەیە خراپترین کابینە بێت خۆی کێشەکان لێرانەدا قەناعەتم وایە نیەتی دروستکردنی ئەو کابینەیە کاکە حەچیمجان لە سەرەتادا قەناعەتم وایە بۆ ئەوە بوو کە بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن کاکە ئەوانەی کە دوێنێ قسەی گەورەیان دەکرد و ئۆپۆزیسیۆن بوون و ئیعلامیان گەرم کردبوو نەیان هێشت کە بەڕاستی شوێن پەنجەیان دیار بێتن و کاتێک کە تەماشە دەکەین لە نیوەی ڕێگادا ڕێگری لە وەزیرە چالاکەکان دەکرێتن ڕێگری لە پەرلەمانتارە چالاکەکان دەکرێتن و حکومەت هاودەنگ نییە لەگەڵ پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان یعنی لە پەرلەمانی کوردستان بۆ نمونە کاک سالار ئاگادارەکە ئێمە پێش دروستبوونی ئەو قەیرانانە و پێش زەقبوونەوەی ئەو قەیرانانە پێش پەکخستنی پەرلەمانی کوردستان ئەو چوار فراکسیۆنە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکمان گەڵاڵە کرد بۆ پێداچوونەوەی سیستەمی موچە لە هەرێمی کوردستاندا بۆی کە بەڕاستی بە تایبەتیش نەک لە موچەی
خانەنشین و خانەوادەی شەهیدان و وەکەم ئەندامانەوە دەست پێ بکەین بەڵکو لە موچەی پلە باڵاکانەوە کە موچەیەکی زۆریان وەردەگرت دەستکاریەکی زۆر ئەتوانە بڵێم تەندروست کرابوو و کێشەی موچە نزمەکانیشمان پێچارە سەر کردبوو لەو حاڵەتەیدا ئەگەر حکوومەتی هەرێم هاودەنگ بە و لەگەڵ پەرلەماندا هەماهەنگی هەبایە قەناعەتم وا بوو تووشێ و قەیرانانە نەدەبوو لەبەرەوەش لە ناو حکوومەتیشدا ئەوەندەی کە من ئاگادارم حکوومەتێک نییە لەسەر ئەساسی مەشوەڕەت و لەسەر ئەساسی پرسوڕا و لەسەر ئەساسی یعنی ئیسیفادەکردن لە عەقڵ و تەجروبەی خەڵکی بڕیار بداتن بڕیارەکان ئەتوانم بڵێم لە دووسێ نەفەر تێناپەڕن و بوار نادرێتن لە ناو ئەنجومەنی وەزیرانیشدا کە بڵێ بە دەنگدان بێتن بڕیارەکان بڕۆێندرێن بەڵکو قەرارێکە دەخوێندرێتەوە و دوای دەکرێتە ئەمری واقع بەسەر وەزیرەکانی دیکەشدا لەبەرەوە دەڵێم خراپترین کابینە بووە و تەماشەش دەکەینەوە قەیرانانەی کە هەنا لە هەرێمی کوردستان یعنی هەرچی کە دەستی بۆ دەبەی خراپترە تەماشای کارەبایکە تەماشای ڕێگا و بانکە یعنی هەرچی کە خەدەماتە لە هەرێمی کوردستان پەچی کەوتووە و ئەو شەریکانەی کە هەبوون لە هەرێمی کوردستان و هەمووی ئەتوانم بڵێم ئەگەر کۆتایی پێناهات بێتن یعنی بەرەو ئینهیار دەڕواتن لەبەرەوە بەڕاستی ئەو حکوومەتە وای کرد کە سیقە و متمانە نەمێنێتن لە نێوان هاوڵاتی و لە نێوان سیاسەتمەدارانی هەرێمی کوردستاندا بەڵێ بەس مامۆستا و کاری چیە کە مەسەرە لە سەرای قەیرانی داراییەوە زیاتر بارگرانی بۆ هاوڵاتیان دروست دەکرێت موچیان کەم دەکرێتەوە بۆ کەمتر لە نیوە باجی مەسەرەن باجی لەسەر هاوڵاتیان زیاد دەکرێت و اینجا هیچ باجێک لەسەر مەسەرەن کۆمپانیا نەوتیەکان لەسەر کۆمپانیا زەبەلاحەکان زیاد ناکرێت بۆچی دەبێت بە تەنیا هاوڵاتی باجی ئەم قەیرانە بدات؟ بەڵێ من قەناعەتم وایە بەشێکی هاوڵاتێکە بۆ خۆی تێدا بەرپرسیارە بەداخەوە دەڵێن بەڕاستی هاوڵاتی کوردی پێویست دەکاتن بە چاوساختر و بە مەوقیفتر و بە هەڵوێستر بێتە مەیدان و لەسەر مافی خۆی بە جواب بێتن ینی ناکرێتن ئەگە تەماشەکەی بەداخەوە دەڵێم ڕۆشنبیرترین چین و توێژ لە ناو هەرێمی کوردستاندا کە مامۆستایانن یعنی مامۆستایان نەیانتوانی بە یەکدەنجی بمێننەوە مامۆستایان نەیانتوانی کە پێکەوە کە بڕیاریاندا بایکۆتی دەوام بکەن پێکەوەش بڕیاری بایکۆت شکاندن بدەن یعنی لە ژێر فشاری حزبی و لە ژێر فشاری لایەنەکان توانیان کە مامۆستایانیش پارچە پارچە بکەن و پەرتەوازەیان بکەن لەبەرەوە قەناعەتم وایە برای بەڕێزم لە هەرێمی کوردستان قەیران دروست کراون نەک قەیران هەبن ئەمن قەناعەتم نییە هیچ قەیرانێکە بێ لە هەرێمی کوردستان بە تایبەتی قەیرانی دارایی کاتێک کە یەکەم شت لە پەرلەمانی کوردستان دەست بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی برا یعنی هوردە وردە بە دوای ئەو هەموارەدا قەیرانەکان دروستکران ڕێ لە سەرۆکی پەرلەمان گیرا ئەوجا واکرا کە تەماشە دەکرا خەڵک زیاتر سەرقاڵ بوو قسەی لەسەر پەرلەمانی کوردستان دەکرد و قسەی لەسەر کورسی سەرۆکی هەرێم دەکرد قەیرانی موچە بۆ خەڵک دروستکرا بۆی خەڵک ئەسڵەن فکری لە لای سەرۆکایەتی هەرێم و لە لای پەرلەمانی کوردستان و لە لای ئەو شتانەوە نەمێنێتن بەڵام ئەگەر قەناعەتم وایە سەرانسەری هەرێمی کوردستان نەک لە زۆنی سەوز خەڵک خۆپیشاندان بکات و لە زۆنی زەرد خەڵک مێشیشی میوان نەبێتن قەناعەتم وایە خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان یەک مەوقیفبانە حکومەتی هەرێمی کوردستان پاشەکشەی دەکرد و جورئەتی ئەوەی بەخۆنە دەدا دەست بۆ قوتی هاوڵاتیان بداتن لە بەرازیل برای بەڕێزم لە بەرازیل تاجیرەکان بڕیاریاندا سعری طبقەی هێلکە دینارێک زیاد بکەن خەڵکەکە هەمووی بڕیاریاندا کە هێلکە نەکڕن هێلکە نەخۆن یعنی دوو حوتە سێ حوتە بەردەوام بوون تاوای لێ هات تاجیرەکان هاواریان لێ هەستا هاتنە سەر خەت تویان کاکە ئێمە پەشیمانین لەو بڕیارەی خۆمان و وەکو خۆیتیان نەخێر هێلکە ناخۆین تاوەکو دینارێکی لە سەعری ڕابردوو دانەبەزێنەوە وایان لێکردن ناچاریان کردن خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێ ئەو هەما هەنجیان هەبێتن و ئەو هەڵوێستان هەبێتن پێکەوە بێنە سەرجادە پێکەوە بڕیار بدەن و پێکەوەش هەماهەنگ بن لە هەر هەڵوێستێکی دەیگرنە بەر بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاکسەر ئەگە بگرم وڵای بەڕێز پێشتر باس لەوە کرد ڕەنگە لە سەدایەکی
موچە خۆران بەم بڕیارە ڕازی بن یعنی ئەو لە سەدایەکە توێژێکە کە ڕەنگە بەم سیستەمە ڕازی بن و بۆ ئەو سیستەمە بوان عیبی نەبێت من وەکو گریمانە هێنامەوە کە ئەڵم لە سەتایواتە زۆرینەی مطلقی خەڵکی کوردستان و فەرمانبەرانی کوردستان بەم جۆرە لە نانبڕین و عقوبەدانە ڕازی نین و ڕەفزی دەکەنەوە و پێیان وایە ئەم حکوومەتە ئیمکانیەتی لا یەزال خەڵکی کوردستان پێی وایە ئەم حکوومەتە ئیمکانیەتی پێدانی موچەی فەرمانبەرانی کوردستانی هەیە بەڵام تۆ شەمان بۆ چونت هەیە کاک سەلار بەڕێی من ئەگەر ئیرادە بدرێتە دەست حکوومەت وە لە دەستی حەزب وەربگرێتەوە بەڵێ داهاتی چۆن ڕوونتر ینی چۆن ئیرادی چی داهات ئەوەی مامۆستا مەروان فەرمووی فەستی بینی سڵوتات بێتەکایەوە فەستی بینی سڵوتات بە جۆرێکی تر ئێمە ئەوەی لە دەستورە باسەکرێت دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی دادوەری جیا بکرێنەوە ئەحکامەکانی کارکردن و سەلاحەتەکانیان دیاری بکرێت بەم جۆرە نا سیغەیەکی تر هەیە لە کوردستانە ئەمڕۆ نەک دەستێوەردانی حەزب لە پشتەوە حکوومەت و پەرلەمان و دامت دەستگاکانی گشتی بڕێوە بە ئەبێ ئەم میکانیزمە لە بڕێوە بردن بگۆڕێ سێبەر هەیە لە دەرەوەی ئەم حکوومەتە ئەم حکوومەتە حکوومەتێکی حزبیە و بڕیارەکانی حەزب لە سەروی بڕیارەکانە کە بەرژەوەندی نیشتیمانی ڕەچاو بکە باشەکەواتەوە چون بەرزت ئێستا دەهات لای حیزبە نەک لای حکوومەت من پێم وایە ئەم مۆدێلە لە حکومڕانیە بەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی وەکو دوکانێک حکوومەت وەکو دوکانێک تەماشا بکە چۆن قازانجیەکە ینی حزب حکوومەتی وەکو دوکان تەماشا کردووە بۆ بەرژەوەندی ئابوووریەکانی بۆ بەرژەوەندی سیاسیەکانی تەنانەت بۆ بەرژەوەندی شخصەکانیش هەندێک جار حکوومەت بەکارهێناوە ئەمە تەفاسیلێکی زۆری ئەوێ ناچینە سەر ئەم بابەتە باشە کاکسەرە ئێستا بەڕێز وتت حکوومەت ئیمکانەتی بەڵام موچە نادە ئەی داهاتەکە لەکوێ ینی خەڵک دەپرسێ مەسەلا ئەگەر حکوومەت بودجێ هەیە بۆ نایدە بە خەڵک حکوومەتی هەرێمی کوردستان کە بودجێ گشتی عێراق پەسەند کراوە پەرلەمانتارەکانی کورد دەنگیاندا بە بودجەوە ئەلزامی حکوومەتیان کرد کە پابند بێ بەمە بۆی بودجەی هەرێمی کوردستان ماگانە بدرێت لە بەرامبەر نردنی ڕێژەیەک لە نەوت لە ڕێگەی سۆمەوە وانە حکوومەتی هەرێمی کوردستان وتی من ماگانە چەند داهاتم هەیە ملیار 1 تریلیۆن و 20 میلیارد ئەمە ڕاگەیانداوی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بوو بۆ ڕوبەڕووبوونەوەیکی بودجەی گشتی عێراق بۆی نەچێتە ژێرباری ئەو بەس ئەو پارەیە بۆ ساڵێک بەو تەقەشفەی کە ئاماژەی پێکرێ و بە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی دوو موچەی بەڕێی من موچەی هاوڵاتیان دەتوانێت بدرێ بەڵام کەگەرتی سیاستێکی شەفاف نییە و پرۆسەی فرۆشتنی نەوت پرۆسەیەکی دا شەفاف نییە و ئەو پارەیە دەچێتە گیرفانی فیئەیەکەوە ناچێتە لای حکوومەت بە هەمووی کێنێ سەبوون و مناگەر پارەی داهاتی کوردستان دەچێتە گیرفانیانەوە بەڵێ کێنە و توێژە ئەو توێژە پاوانکارن کە لە هەرێمی کوردستاندا ڕێگە نادەن شەفافیت چاکسازی و بە تایبەتیش لە ژێر چاودێری پەرلەمانە پرۆسەی فرۆشتنی داهات لە هەرێمی کوردستاندا هەبێ و بەڕێی من ئەم بارودۆخە بەم ڕۆژە گەیشتووە ڕاستە تەراکمی کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئێمە ئەگەر بۆ نمونە وەکو پەرلەمان ئاماژە پێ بکەین لە کابینەی شەشەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەو کاتەی کە لە 28 ڕۆژ جارێک موچە ئەدرا نەک مانگی جارێک کەمتر لە مانگێک واتە لە ساڵێکە 14 موچە دەدرا کۆمەڵێک ئیمتیازاتی تر دەدرایە فەرمانبەران پرۆژەکانی نیشتەجێبوون و قەرزەکانی گەشت و گوزار و تواناسازی و ئەو پرۆژانی تر بەردەوامی هەبوون لە پەرلەمانی کوردستان دوای ئەوە ئێمە بڕیارێکمان دەرکرد کە پەرلەمانتاران لە 10 موچەی خۆیان ببڕن بیدەن بە پرۆژە بۆ حکوومەت ئەوە خرایە سەر وەزارەتی شەیدان وەزیری شەیدانی ئەو سەردەمە ئەو پارەی دەکردە مەراسیم و مەسلەیەکی پرۆتۆکۆڵی و لە جەمعێکا بە ئامادەبوونی ئەلامەکان دەیکردە زەرفێکەوە دەیدا بە کەسوکاری شەیدەکان بەبێ ئەوەی جێگەیەک بگریانی مەبەستم ئەوەیە پێدان بۆ کەسوکاری شەید گرنگە بەڵام نەئەکرایە پرۆژێکی ئیستثماری گەورە و ئەوەندەی شتێکی ئیستعرازی بوو بۆ خودی وەزیر واتە ئەو پارەیەش کە بۆ حکوومەت دابین ئەکرا نان ئەتوانی بە شێوەیەکی ئین واتە ئەم عەقڵێتی بەڕێوەبردنە لە بنەمایە پێویستی بە گۆڕانکاریەکی ڕیشەیە هەیە لەسەر ئەساسی دامەزراوەی نەک میزاج و نەک بۆ شێوازەی کە هەیە ئێستاکەش
ئەم شێوازە کە گیراوەتە بەر بۆ ئەوەی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پەیدا بکرێ ئەبێ کەمترینی لەسەر حسابی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ ئێستا لە سەڵات چەندی لەسەر هاوڵاتیانە؟ زۆربەی بۆ نمونە ئێستاکە زیادکردنی باجی خانوبەرە، زیادکردنی کرێی خوێندن لە وەزارەتی خوێندنی باڵا و زیادکردنی مامەڵەی بەناوکردنی ئۆتۆمبیل و هێنان و کڕین و فرۆشتن، کرێی ئاو و کارەبا، کرێی خزمەتگوزاریەکان لە کوردستاندا، هەموو ئەمانە دەبێ بەڕێز ئەگەر سەد دابنین سەدا چەندی لەسەر بەرپرسە باڵاکانە و سەدا چەندیشی لەسەر خەڵک هاژارەکەی. ئەزانی چۆنە کاکە حەکیم، حکوومەت ئیشەکەی تێکداوە و دەبێت حکوومەت خۆشی چاکی کاتەوە. ئەم عقوبەیە نابێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بینن و دەبێ حکوومەت سیاسەتێکی شەفاف بکرێتە بەر. ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسامان دەرکردووە، ڕێوشۆنەکانی چارەسەرکردنی ئەم گرفتانەمان خستۆتە بەردەست حکوومەت، بەڵام ئەم شێواز و مامەڵەیە لەگەڵ یاساکاندا دەرخەری ئەوەیە حکوومەت ناتوانێت ئەم یاسانە جێبەجێ بکە، چونکە کێشەی جەوهەری بنیادی لە حکومڕانی لە کوردستاندا هەیە. واتە دەستی حزب ئەبێ لە حکوومەت دوور بخرێتەوە. بۆ ئەوەی بتواندرێ دەستی حزب لە حکوومەت دوور بخرێتەوە، ئێمە پێویستمان بەوەی لە دوای 26 ساڵ لە حکومڕانی شێوازێکی نوێ لە مۆدلێکی حکومڕانی بێتەکایەوە، هەیبەت بگەڕێتەوە بۆ سەروەری یاسا و قانون و مؤسسات و بم مۆدلە ئێستاکە هەرێمی کوردستان تووشی گێژاوێک بووە لە ڕاستیدا خەڵکی کوردستان لە ئەو پڕی ناهەمواری و بێگوزەرانی و بێژیانیدایە و حزبە سیاسەکانی خۆشیان دەبێت درک بەمە بکەن و ئاعتراف بەو شکستە بکەن کە لە مۆدلی حکومڕانی هاتوۆتەکایەوە ڕێگە چۆڵکەن بۆ خەڵکی تر، بۆ مۆدلی تر، یان ئەوە تا هەڵبژاردن بکرێتەوە، هەڵبژاردن بکرێتەوە بە میکانیزمێکی تازە حکوومەتدا دەمەزرێ یان بە ڕێکەوتنێکی سیاسی چاونە نایەنەوە دووبارە. لە ڕاستیدا خۆ ئەوە ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە خەڵکی کوردستان خۆی حکومی خۆی ئەدا چۆن بەڵام تەزویردا لە ڕاستیدا هەموو ئەوانە ینی ئێمە نابێ پاشەکشەمان پێ بکە بۆی کە بڵێن هەڵبژاردن نەکرێ. هەڵبژاردن دەبێ بکرێ و من ڕەم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەر لە مەسەلە ئابوووریەکانیش ئێستا کات بۆ نمونە لە پەیوەست لەگەڵ دۆخە نیشتیمانیەکەی کە هەیە، ینی ئێمە عیلاقاتی نیشتیمانیمان لە ئاستەر ئاسی کوردستان ئاخیکە بەتەواوەتی لاوازە بێ، دابڕان لە نێوان شارەکاندا دروست دەبێ، دابڕانێکی گەورە لە نێوان پارچەکانی تری کوردستاندا دێتەکایەوە و دڕدۆنگێکی گەورە لە نێوان هێزە سیاسیەکانە لە ڕووی متمانەوە دروست بووە. هەموو ئەمانە حکێ لی بەرپرس بووە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرس بوولەوەی ئەو نهێڵێ ئەو کەش و هەوایە دروست بێ. لەیەکی ئەگەر پێم بڵێ حکوومەت ئۆباڵی چێلەوە بێ خاڵی زۆر گرنگ. ئەندامانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆشی خۆبوڵیان کرد پەرلەمانی کوردستان دەرگای دابخرێ بە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامیەوە، بە وەزیرەکانی یەکگرتووی ئیسلامیەوە، بە وەزیرەکانی بۆ دەسەڵاتی نییە. بۆ مەچە دەسەڵاتێکی مەسەرەن پەرلەمان کارا بکاتەوە ناتوانێت خۆی بکە ڕێی خۆی هەبێ فشاریان هەبوو بۆ ئەندامێکیان ڕێیان نەبووە وەکو بۆ وەزیرەکەی ئێمە بەکارێکی خراپ ناوزەدەی کردبوو و ئیدانەی کردو هەموو کەسێک لە ماڵی خۆیان بەکاری سەرۆکی حکوومەتەکەش بە کارێکی خراپی بۆ ئەوەی بەشێک نەبێت لەو سیا من مەبەسم کەسێک نڵەکانە بە شخصەنە نەکەین، بەڵام ئەو بارودۆخەی کە ئەم کابینێتایە کە قبولی ئەکا پەرلەمانی نەبێ دەبێت قبولی بکە کە سەرکەوتوو نابێ. ینی من ئەگەر بزانم هێزێکی احتیاط لە پشتمەوە بۆ جێبەجێکردنی ئەجنداکەم هەیە ئەو هێزە لە کار دەخرێ لە ڕاستی هەڵوەستەیەک بکەم قبولی نەکەم. لەبەر ئەوە ئەمە ئەو جملەیە تەواوکەم کە بەڵاگەر بە کورتی بەبێ پەرلەمانێکی ئامادە و بەهێز هیچ حکوومەتێک ناتوانێت سەرکەوتوو بێ و سیاسەتێک پەیڕۆبکە کە بەژەوەندی خەڵکی کوردستان خاتە سەر بەژەوەندی تایبەتی و کەسیەکان. بەڵە زۆر باش بەس وەڵامی وەشتنی سەبارەت بەوەی کە لە سەدا چەندی قەیرانی دارایی لەسەر هاوڵاتی لە سەدا چەندیشی لەسەر خەڵکە بەرپرسەکانە لەسەر ئەو فیەی باست کرد. ڕاستیدا وەکو وتم ئێستاکە لە مەسەلەی دوو موچەی وەهمی حکوومەتی هەرێمی کوردستان ئامارێکی تا ئێستا دوای ساڵە خستە بەردەستمان کە چیان کردووە چەندیان بڕیوە نەخێر، بەڵام ئەوە ڕوونەکە هاوڵاتی باجی خان و بەرە و کرێ خان و بەرە و مەسلەی مامەڵی ئۆتۆمبیل و ئاو و کارەبا و پێداویستەکانی سری لەسەر گران کراوە هێشتا موچەکەشی باش نەکراوە. بەڵە سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین بە ئەو ناوبڕە دەگرین وڵاتان لەڵام بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دوبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا مەڕوانگە بگەڕینەوە لای بەڕێستان پێشتر باستان لەوە کرد کە قەیرانی دارایی قەیرانێکی دروستکراوە قەنەعەتان بەونی کە قەیرانی دارایی هەبێت لە کوردستان ئەی کەواتە بۆچی مەسەلەن ئەگەر پارە هەیە مەسەلەن دەستکاری سیستەمی موچەناکە و کارەکەی چییە؟ کاک حەچین گیانە من قەنەعەتم وایە و داتاکانی شۆک و حکومەت بۆ خۆی کە تەنگاو کرا کۆمەڵە داتایەک ڕادەگەیەنێتن کە ئەو پارەی کە دەستی دەکەوێتن زۆر لەو پارەی زیاترە کە لە حکومەتی فیدرالی دەنێردرێتن بۆ هەرێمی کوردستان. ئەمڕۆ کە هەر کەسێک کە خوێندەواری هەبێتن دابنیشێتن حاسیبەیەکی لە پێش دانێ چەند بەرمیل نەوت دەفرۆشرێتن بە چەندی دەفرۆشرێتن و داهاتەکەی چەندە و ئەو هەموو باجەی کە لەسەر هاوڵاتیان دانراوە ئەو هەموو پارەی کە لە خاڵە سنووریەکان دێتە ناو هەرێمی کوردستانەوە و بە تایبەتی ئەو پارەی کە لە غەڕامەی سیارات لە هاوڵاتیان وەردەگیرێتن قەناعەتم وایە زۆر لەوە زیاترە کە نەک بەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بەشی ئەو پرۆژانەی کە پەچیش خراون و ڕاوەستێنراون بەشی وانیش دەکاتن. بەسە من قەناعەتم وایە لە مانجی سێ لە دوای مانجی سێوە دەستکاری موچەی هاوڵاتیان دەکەن دەستکاری موچەی فەرمانبەران دەکەن ئەویش بۆ ئەوەی کە زەمینە خۆشکردن بۆ هەڵبژاردن بۆ ئەوەی کە جارێکی دیکە بە نەوعێکی دیکە ئەتوانم بڵێم عاتیفەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بجوولێنن. ئەو پارەیە بە تەسەوری منە کوبرای بەڕێزیشم کە باسی کرد کە تاکو ئێستانەکەش حیزب لە پشتەوە سوکانەکەی حکومەتی گرتووە و بە کەیفی خۆی حکومەت دەسوڕێنێتن بۆ هەر شوێنێکی کە بیەوێ بیباتن پارەکە بلۆک دەکرێتن و لە کاتی حملەی هەڵبژاردنیش لە کاتی هەڵبژاردنیش ئەو حیزبەی کە دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم دەنجی هاوڵاتیانی پێدەکڕێتن و دەنجی خەڵکی پێدەکڕێت چۆن لە ڕابردوو بینی ومانە کە سیارە دراوەتە خەڵک دەبانچە دراوەتە خەڵک و پارە بە لێشاو دابەشکراوە وعد و بەڵێنی زۆر بە هاوڵاتیان دراوە قەناعەتم وایە ئەو جارە بە بەرفراوانی تر دەیبینین لەبەرەوە شتێک نییە کە شاراوە بێتن و هەر داتاکانی حکومەتوامان پێ دەڵێ کە قەیرانەکان دروستکراون و پارە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام لە دەستێکی پاک و ئەمیندا نییە. ئەی لە دەستێکی چۆن دە مامۆستا پارەکە؟ خۆ دیارە ناویان لێناوە گەندەڵی ناشەفافی بەڵام بەداخەوە دەڵێم
وەکو پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ڕۆژێک دادێ لە ناو ئومەتی من لە ناو خەڵکی موسڵماندا شتە قێزەون و حرامەکان بە غەیری ناوی خۆ باسی دەکرێت. ئێستا کابرا زۆر پێی ناخۆشە پێی بڵێ کاکە تۆ دزی، ئەتۆ دزی دەکەی، ئەتۆ خیانەت دەکەی لە ماڵی هاوڵاتیان، ئەتۆ حرامخۆری. بەڵام ئەگە پێی بڵێ فلان کەس گەندەڵە، فلان کەس ناشەفافە، یانێەوە وەکو سەقافەتێک و وەکو شتێک کە قەناعەتم وایە زیاتر لە ملانیان خۆش دەبێتن. لەبەرەوەی بەداخەوە دەڵێم ئەو تەجروبەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە، یعنی تەسەوڕ ناکەم لە هیچ دنیایەکی دێکەدا بەو شێوە دەسەڵاتداران ئەوەندە بێڕەحم و بێبەزەی بن بەرامبەر بە هاونیشتیمانیانی خۆیان، ئەو هاونیشتیمانیانەی کە ئەو ڕۆژەیان دروست کرد، ئەو هاوڵاتیانەی کە ئەو خەباتەیان کرد، ئەو قوربانی ئەو پێشمەرگانە بوون، ئەو خەڵکە فەقیر و هەژارە بوو کە بەپێی خاوسی بە زجی برسی ئەو ڕۆژەیان دروست کرد. ئەوە پاداشتەکەی کاتێک کە گەیشتینە دەسەڵات و گەیشتینە بیرەنەوت و گەیشتینە ئەو سەڵتەنەتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە، ئابەم شێوە پاداشتی خوێنی ئەو قوربانیانە و ئەو خەڵکە ماندوونە ناسەماندایەوە. زۆر باشە. بەس مامۆستا بە بۆ چونی تۆ کەواتە ئێستا پارە هەیە و بەس خەیرانەکەش بۆ سزادانی خەڵک ینی دروست کراوە؟ ینی مەسەرەن ڕەنگە خەڵک بپرسێ دەسەڵاتدار چ سوودێک دەبینێت لەوەی کە پارە هەبێت و مەسەرەن خەڵک پارە نەدرێت بە خەڵک و موچە نەدرێت و خەڵک سزا بدات؟ ئەم قەناعەتم وایە، ینی بە دوو بەڵگە ئەوەی دەسەلمێنم. یەکیان بەڕێز کاک مەسعود کە قسەی کردن لەو ئاخیرەی لە باشی، قسەیەکی ئەتوانم بڵێم ناڕاستەوخۆ ئەوەی لێ دەخوێندرایەوە کە گوتی برادەرینە ئایا ئێوە ئێستاتان خۆشترە یانەوەتە پێش ئەو وەکو بڵێ کودەتایی کە کردتان، یعنی وەکو بڵێ کان نەما وەبیرهێنانەوەی خەڵکە ئەگەر هاتبا و دەست بۆ ئەو پرسە گرنگانە نەبرابایە ئەو وەزعە دروست نەدەکرا. ئەوەی لێ دەخوێندرێتەوە. دوو، وەکو گوتم دەسەڵات لە خەڵک ڕادەبینێتن، دەسەڵات لە خەڵک ڕادەبینێ، یعنی خەڵک ببینە خەڵکی نیوەی هەرێمی کوردستان، یعنی ئەگەر ئاگریشی لەسەر پشت بکەیەوە باچی نییە، ینی کە ئەنەما چاکەی لەگەڵ دەکەی، یعنی ئیشێکی چاکت لەگەڵ کردووە. یعنی بەو سەرما و سۆڵی کە لە ژیانی مندا قەت زستانی وا ساردم نەبینیەوە، یەکەم زستانە ئەوەندە سارد و سۆڵە بیبینم. یعنی بەڵام لەگەڵ ئەوەشدان بەرمیلە نەوتێکمان یعنی پێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەوانە بێنراوە، لەگەڵ ئەوەشدا خەڵک بێدەنگە. لەبەرەوە قەناعەتم وایە حکوومەت دا هاوڵاتیان ڕادەبینیتن و هاوڵاتیان دەڤەری سەوز ئەو حکوومەتەی ئێمە بەداخەوە دەڵێم خۆی بە خاوەنی ئەو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئەو دەفەرە نازانێ بەڕاستی. لەبەرەوە گەر یعنی خەڵکەکە هەمووی لەسەرمان ڕق بێتەوە، هەمووی لەسەرمان وشک بێتەوە و لە برسان وشک بێتەوە، حکوومەت باچی نییە. بەڵام لە دەڤەری زەرد ئەگەر هاتبا ئەو خۆ پیشاندانانەی لێوێندەرێ دەکران و ئەو ناڕەزایانەی لێوێندەرێ هەبوون لێرە ڕەنجی دابایەوە، قەناعەتم وا بوو کە 100% تەئسیری دەبووە. من لە بیدایەتی دروستبوونی قەیرانەکان پێشنیارێکم بۆ خەڵکی هەرێمی کوردستان کرد. ئەمن لەگەڵەوەدارە بم گوتم کاکە مزاهرە مەکەن، بەڵام ئیعتیسام کەن لە ماڵەکانی خۆتان، لە ماڵەکانی خۆتان مێنە دەرەوە کاکە، بڵێ کاکە ناینە سەردەوام، ناینی شوکە لە ماڵی خۆماندا دەنیشین. یعنی ئایا ئەو حەقە سەرەتاییەش بە خەڵکی خۆمان ڕەوا نابینین؟ یعنی بەداخەوە دەڵێمێنی ئەو بێ مووقیفی خەڵک وای کردووە حکوومەت یعنی جورئەتی بڕیاردانی هەبێت، جورئەتی وی هەبێ کە بە کەیفی خۆی دەستکاری بکات. لە بڕیاری حکوومەتدا چکەوەی حکوومەت بڕیارە، بڕیاریش یاسای پێ هەڵناوەشێتەوە، موچەی خانە نشینان بە یاسا ڕێکخراوە. لەبەرەوە کاتێک ئەو بڕیارەیدا قەناعەتم وایە یعنی ئەگەر خەڵک ڕەتفەعلی هەبایە مانجێک دوای ئەوەی یانەوەتە هەمان کات دەیگۆ کاکە ئێمە لەبەر بەرژەوەندی خەڵک و جەماوەر و خەڵکی خۆمان ئێمە لە قسەی خۆمان پاشەگەز دەبینەوە، یانەوەتە ئەو وعدەی کە دایانەوە برای بەڕێزیشم کاک سالار باسی کرد، کاتێک کە نەوت $26 بوو ئێستا بۆتە $56 $55
کوانێ ئەو وعد و بەڵێنێ بە خەڵکیاندا بۆ دەستکاری موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی خۆیان ناکەن. بەڵای سپاس دەکەین زۆر سپاس کاک سەرەر سەبارەت بەوەی کە هۆکاری پێدانە چوونەوە ینی دوای ساڵێک چییە بۆ سبات بۆ تۆش پێشبین دەکەی وەکو مامۆستا کە دەڵێ لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە دەبێت ئەو بزانامەمان جنۆ بکرێت ڕەنگە دەستکاری موچە بکرێت لە ڕاستیدا ئەو میکانیزمانەی دا ئەندرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەلایەن حکوومەتەوە پیاچوونەوە بە سیستەمی ناونراوە سیستەمی موچە پێم وانە سەرکەوتوو بێت چونکە ئیرادەکە نییە لە ناو حکوومەتدا و حکوومەتەکە حکوومەتێکی تەواو پەکەوتووەوە بیریشمان نەچێت بە حکمی تایبەتمەندێتی کوردستان لەم جۆرە حکوومەتە قبول ئەکرێ بۆ جۆرە بمێنێتەوە چونکە هەڕەشەی داعشەیە چونکە عێراق تا ئێستا کە لە کەمینە لەگەڵ ئێمە چونکە هێشتا کە سێبەری داعش نەڕەویوەتەوە مەترسی حەشدی شعبی بە ناڕاستەو خۆ یان گروپەکانی تر لەسەر هەرێمی کوردستان دەرکەوتون و کۆمەڵێک هێزی نێودەوڵەتی هاتوۆتە ناوخاکی هەرێمی کوردستان سوپای تورکیا لە جیاتیەوەی بچێتە دەرەوە زیاتر هاتوۆتە هەرێمی کوردستان بۆی خەڵکێژا بدرێ قسەکەی منیش لەو بارەوە نییە قسەکەی من لەو بارەوەیە کە مەسەلەکە ینی ئەزمموی هەرێمی کوردستان ئەگینا خەڵکی من احترامم بۆ قسەکەی مامۆستا مەروان هەیە قسەی زۆر جوانەکە بەڵام خەڵکی کوردستان بێمەوقیف نییە هاوڵاتیان بێمەوقیف نین و ترسنۆکیش نین ئەوان ڕوبەڕووی جەبەروتی سەدام حسێن بوونەوە کە یەکێک بوو لە دیکتاتۆرە هەرە گەورەکانی دنیا بەڵام تایبەتمەندێتی هەرێمی کوردستان هەیە و خەڵک دڵسۆزە بۆ ئەم ئەزمونە و ئێستاکەش مەترسێک لەسەر ئەزمونەکە بێتەکەوە کرێ و هەر بێدەنگ بێت زانی چۆنە بۆ ئێستش هەڕەشەیەک لەسەر هەرێمی کوردستان دروست بێ ئەو خەڵکەی کە مزاهرەی کردووە بە خۆبەخشی ئەچێ سنگی خۆیان نێتە بەر گولە بۆ پاراستنی هەرێمی کوردستان بۆیە خەڵک لە داعش نەترسێ خەڵک لە مەترسیەکانی تری گەورە نەترسێ لە هەندێک خەباتی مەدەنی و ئەوانە ناترسێ بەڵام تایبەتمەندێتی هەرێمی کوردستانە وای کردو ئەگینا لە ڕاستیدا ئەگەر بێتە سەرحەق ئێستا کە زۆربەی لایەنەکان لەگەڵ ئەوەن ئەم حکوومەتە ئەبێ لە پەرلەمانەوە بگۆڕدرێ و پیاچنەوەی بەسەردا بێ بۆ ئەوەی میکانیزمێک بگیرێتە بەر بتوانێت چاکسازی بکات لەبەر ئەوە ئەم بارودۆخە وای کردووە ئەوڕ دەدەیتەوە قوربانیەکی زۆر هەیە سەدان هەزار شۆڕژگەر لە وڵاتە هەیە مەحرومە لەو خەبات و قوربانەی کە خوێنی بۆ داوە قوربانی داوە بۆ بارودۆخێکی باشتر بەڵام هەندێک خەڵکی حازرخۆرن هاتونتە سەر ئەزمونونەکە هەندێک خەڵک هەیە لە لاڕێوە هاتوون هەندێک خەڵک هەیە لە ڕاستیدا ماندوو نەبوون بینەکەەوە بۆرەدۆخی کاتوتە پێشەوە لە هەر جێگەیەک بێ لە هەر ئاسیەکە بێ ئەم بارودۆخە لە قاز بیرت نەچێ فیئەیەک ئەم بارودۆخی لە قازان جایە لە مەطلبێکە لە دۆخێکە هەڵە تۆقێ و ئەبێتە بازرگانێکی گەورە و ئەمڕۆ سیاست بۆتە ینی احترام هەیە بازرگانی یەکێکە لە پێگەی احترامەکانی مەکانەی خەڵک لە بازارڕە بۆ خۆی بازرگانیە کاو هەوەی ژووری بازرگانی هەیە و بە کەرامەت و بە ڕێزی خۆیەوە و حرمەتی هەموو ڕێسایەک شەگرێ بەڵام ئەمەی لە ئەکرێ بەناوی بازرگانی سیاسی واتە سیاست بە جۆرێک وکو بازرگانی بەکارهێنێ لەسەر حسابی قوتی خەڵک ئەمەیە هەرێمەکەمانی بەو ئاقارە بردووە و بۆ بارودۆخەیە بردوێتی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە کۆڵەوارترین بارودۆخەکانی خۆیەتی لە مێژووی حکومڕانی کوردستانە لەبەر ئەوە بەدیدی من ئەم مۆدێلە لە حکومڕانی لەلایەن خەڵکەوە تەواو بێ متمانە بووە و پێشوازی خەڵکیش بۆ هەڵبژاردن بەم بارودۆخەوە پێشوازیەکی گەرم نابێ و متمانە لە نێو خەڵک و حزبەکاندانە متمان لە نێوان لایەنە سیاسیەکاندانە و حزبە سیاسیەکان خۆشیان ئامادەییان نییە بۆ هەڵبژاردن لەبەر ئەوە بەدیدی من ئەشێ هەندێک ئیدعایەت بکرێت بۆ هەڵبژاردن بەڵام لە ڕووی جددیەتەوە بارودۆخەکە بەسەر چاوەکانی داهاتی کوردستان ئێستا سەرەتا کە پارە بەسەر لە داهاتەکان کۆدەکتێتە گیرفانی حیزب و دوای دەرێ بە حکوومەت ئەزانی چۆنە داهاتی نەوت کە لە عێراقدا لە ساڵ 96 سەرچاوەکانی داهات لە ڕێگەی سامانی سروشتیەوە کە نەوتە ئەم داهاتە کە شەفاف نەبێ کە جۆری گرێبەستەکان لەگەڵ کۆمپانیەکان پاراستنی بیرە نەوتەکان لە ڕووی ئەمنیەوە و دەرکردن هەناردەکردن و هێنانەوەی بۆ بانک جۆرێکی تر لە تەوزیعکردنی شەفاف نین تا ئێستاکە ئەم پرسە نەگهاتوەتە بەردەست
11 نوێنەرەکەی خەڵکی کوردستان کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستانەکە بە قانون پیشانی خەڵکی کوردستانی مەدە پیشانی ئەعلامی مەدە پیشانی هیچ ناوەندێکی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی و کەناڵەکانی میدیا بەڵام 11 ئەندام پەرلەمانەکەی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن کە لە ڕووی قانونەوە پلەی ئەندامێکی پەرلەمان لە وەزیرێک زیاترە کەمتر نییە بۆ بەڵێ لەسەر چ ئەساس پێت وایە بەشێکی گەورەی داهاتی نەوت بۆ حیزب دەڕوات بەڵێ ڕێ پێ دەچێت لە سەدا چەندی بێ بۆ نمونە ئەویان نازان نازانیەوە نازانم ئەی بەشەکە ینی چۆن ینی لە چڕێگەیەک و حیزب پارە نەوتی دەست دەکەی بیرە نەوتی یاخود هەموو پارەکە لەژێ کۆنتترۆلی حیزبدا دوایی دێنەوە حکە کاک حەکیم لە کوردستانە بۆ نمونە زیاد لە 100 پاڵاوگەی نەوتی هەیە بەڵام دوان سیانێکیان پاڵاوگەی ڕسمین ئەوانی تر هەمووی پاڵاوگەی نایاساین ژینگەی کوردستان تێک ئەدەن لە نێوان کەرکووک و هەولێرە بڕۆ ببیزانە چەند پاڵاوگەی نایاسایی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لێ پێچینەوە بکە ئەم پاڵاوگانە هین کێن چۆن ئەمێنن سەرچاوی نەوت لەکوێ هێنن نەوتی ڕەش لەکوێ هێنن ئەم هەموو تەنکەرە لیان کۆبۆتەوە هین کێن بۆ کێ ئەڕۆن لەکوێوە ئەفرۆشن پارەکان دەدرێ بەکوێ لەبەر ئەوە کاتێک کە تۆ داواکەی پاڵاوگە لە گەرمیان بکرێتەوە کە چەندین بیرە نەوتی تێدایە یەکێکە لە سەر چاوە گرنگەکانی سامانی سروشتی بۆی خەڵکەکەی سوودمەند بێ لە داهات و سامانی سروشتی خۆی چەندین ساڵە ئێمە داواکەین باش کە ناکرێت بۆ نمونە لەو لاشەوە چەندین پاڵاوگەی وەهمی هەیە ناقانونی هەیە دا ناخرێ هی هەرکیەک بێ باشە بەڵێ لەم وڵاتە هەر پاڵاوگەیەک نایاسایی بێ ئەگەر پشتە هەر پاڵاوگەیەک لە کوردستانە نایاسایی بێ بە دڵنیاییەوە بەرپرسێکی لە پشتە باشە بەزوتت پارەکە بەشێک بۆ حیزب دەڕەوەە بەڵێ بۆ کام حیزب دەڕەوە هەر حیزبێک من لێرە ئێستا مکەلەف نیم ناو بێنم بەڵام خۆتە زانی بە عەزیز ناو بکەم ئەمە پرۆسەیەکە ناڕوونە ناشەفافە من ئەندامی پەرلەمانم و ئەبێ جملەکان لە چوارچەوەی قانوندا بکرێ بەرچاوم ڕوو من ئەندامی حیزبێکم شانازی بە ئەندامەتی ئەو حیزبەی خۆمەوەکەم بەڵام لە سیاسەتی حیزبەکەی خۆم بۆ مامەڵەکردن لەگەڵ سامانی سروشتیە ناڕازی بۆچی ناڕازی لەبەرەوەی ئاگاداری نیم لای من شەفاف نییە لای کادرێکی تر لای ئەندامێکی تر لای دەنگدەرەکانی من شەفاف نین بۆیە ناڕازیم و هەموو خەباتەکەشم بۆ ئەوەی هاتوومەتە ئێرە بۆ ئەوە نییە من لە تەلەڤیزیۆنەوە دەرەکەوم هاتووم پەیام بگەێنم کە من ناڕازیم لەم سیاسەتە نەوتەی لە هەرێمی کوردستاندا پەیڕەوە کرێ بێگومان پشکی حیزبەکەی منیشی تێدایە و پشکی ئەو لایەنانشی تێدایە کە بەشدارن لە حکوومەت هەر یەکە بە میکانیزمێک پشکی چی مەسەلەن ئەو لایەنە پشکێنە نەوت ئۆباڵەکەی ئۆباڵدان پشکێنە نەوت نییە ئۆباڵەکەی هەمویان پشکێنە نەوت ئاگادار نیم ئەگەنیا ئەگە شەفاف بێ ئاگاداری بە هەر نسبەتێک بە هەر جۆرێک میکانیزمێک چونکە پرۆسەی نەوتی بەڵام تۆ ئاگادار ئێستا بۆنم نازانیت چەند حیزب داهاتی نەوتی بۆیان ناتەوێت بیڕیت بە دڵنیاییەوە ئاگادار نیم بەڵام ئەڵێ بەری مانگەشەو بە بێژنگ ناگیری ئەوانە بەڵام هەندێکشت ڕوونەوە لە ڕاستیشدا پرۆسەکە بەعام پرۆسەیەکی نادروستە ناشەفافە بەرگرانی کوردستان دروستکردووە بەڵێ پرۆسەیەکی تەواو ڕەشەوەکو نەوتەکە ڕەشە وەکوونەوەتەکە ڕەش سپاس دەکەم مامۆستاگر بگرین لای بەڕێستان کاتمان کەم ماوە سەبارەت بەوەی کە چی بکرێ بۆی کە مەسەلەن سەرچاوەکانی داد شەفاف بکرن دەبێت حیزبە سیاسیەکان هەوڵ بدەن بۆ ئەمە یاخود دەبێت خەڵک مەسەلەن ناڕەزایەتی دەرببڕێت وڵا بۆی کە من پێش وەڵامی و پرسیارە بدەمەوە پێم خۆشە دووسێ پەیام هەیە بیگەێنم جارێ من وەکو لە قسەکانم گوتومە کە خەڵکی هەرێمی کوردستان دەبێ یەک مووقیف بێتن مووقیف بنوێنێتن نەمگوتووە کە خەڵکی هەرێمی کوردستان ترسنەوە کە ئەوەی یەک دوو ئێمە وەکو پەرلەمانتار خوازیارم منیش و برای بەڕێزم کاکسالاریش و هەر 111 پەرلەمانتار نەچینە ژێرباری ئەوەی کە بە بیانووی تایبەتمەندی هەرێمی کوردستان ئەو وڵاتە بەرەو هەڵدێر ببرێتن قەناعەتم وایە شەڕی داعش لە 185 بار قورسەکەی لەسەر دەوڵەتی عراق بوو لەسەر عراقی فیدرال بوو بەڵام لە گەرمەی شەڕدا وەزیری دیفاع لە بەرەکانی شەڕ بوو
پەرلەمانی عراقی فیدرال متمانیان لێ سندەوە و لەسەر کارەکەیان لادا نەیان گۆ شەڕی داعشە و ئەو وەزیر لە پێشەوەی لە بەرەی جەنگە و چووە خوتە دابنێتن بۆی گرتنەوەی مووسڵ. یعنی ئێمە بەڕاستی وامان لە خۆمان کردووە بە پەرلەمانتاران و بە سیاست مەدارەکانمان وامان کردووە کە ئەو وەهمەمان کردووە. ئەمە قەناعەتم وایە هەرێمی کوردستان بەڵێ باجی زۆرمان داوە، شەهیدی زۆرمان داوە، برینداری زۆرمان داوە، بەڵام لە ڕووی سیاسیشەوە هەرێمی کوردستان توانم بڵێم ئاسۆیەکی زۆر فراوانی لێ بووە لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەو دەیان وڵات کە بەشدارن لەو هاوپەیمانیەی شەڕی داعش. ئەوجا بە حزبەکان ناکرێتم بڵێن وڵا حزبەکان بێن بڕیار بدەن. قەناعەتم وایە چێتێکی داوە ئەو دەتوانێت خاوەنی. زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاوی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیستانی کە لە سوێرانەوە لەگەڵ ماوی و بەڕێز سالار مەحموود ناوی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە سنووری سەرەکی لەگەڵ ماوی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارە بەشی کۆنتڕۆڵ کامێرە تا بەرنامەیەکی